بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردۆخی ڕۆژاوای کوردستان ئێستا ڕاگەنراوێکی بەپەلەی بڵاو کردوتەوە. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەنراوەکەیدا دەڵێت ئەوەی لە سووریا و ڕۆژاوای کوردستان دەگوزارێت مای قبولکردن نییە، دەبێت بوەستێنرێت. ئێمە با توندی ئیدانی ئەم کردەوە بربەریانەی بەرامبەر بە گەلی کورد دەکەین. گەلی کورد بێدەنگ نابێت و چاوپۆشیش ناکات. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەنراوەکەیدا دەڵێت ڕۆژاوا هەزاران کوڕ و کچی خۆی لەدەستدا لە شەڕی دژی داعشدا، بەرگری لە جیان کرد، لە بەرامبەریشدا باجێکی گەورەیدا. ئەوان شایانی ڕێز و کەرامەت و پاراستنی ڕاستەقینەن. داواش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و گەلی ئەمریکا دەکات بەبێ دوودڵی و با بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن بۆ پاراستنی خەڵکی مەدەنی و بەرقەرارکردنی سەقامگیری. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕاگەنراوەی لە سەر گۆڕانکاریەکانی ڕۆژاوای کوردستان و لە سەر سووریا بڵاو کردووە.